سەرنجمان لەسەر هاتنی ساڵی نوێیە بەشێک لە پارێزگاکان بەهۆی لافاوەکەی چەند سەماڵ هیچ ئاهەنگێکی فەرمی ساز ناکەن. دەستگای یاسایشی هەرێمیش ئامارێکی بڵاو کردوتەوە دەڵێت زیاتر لە 700 تیرۆریستیان دەستگیر کردووە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ دواڕۆژی ساڵی 2025 هەرێمی کوردستان بە دۆخێکی قورس و سەختی ژیان بۆ هاوڵاتیانی تێپەڕی. موچەخۆران بەشێکی گرنگی ژیانی ئەو هەرێمە پێک دێنن کە ژمارەیان زیاتر لە 1 ملیۆن کەسە. هەر ئەم ساڵ نا بەڵکو چەند ساڵێکی دیکەش موچەخۆران لە ڕابردوودا بەهۆی کێشە و گرفت و ڕێکنەکەوتنی نێوان هەولێر و بەغدا ژیانیان بە سەختی تێپەڕاندووە. نەبوونی موچە، پێدانی نیوە موچە، ڕوبع موچە، هەروەها دواکەوتنی موچەش ئەمانە هەموو ئەو شەو ڕستانان کە چەند ساڵێکە موچەخۆرانی ئەم هەرێمە دەرخیان کردووە و ژیان و گوزەرانیان پێوەتلاوەتەوە. بۆ ئەم ساڵیش کە ئەمڕۆ دوایین ڕۆژی بەڕێەکەین موچەخۆران لە چاوەڕوانی وەرگرتنی موچەکانی دوو مانگ ماونەتەوە ناشزانن چارە نووسیان چی لێ دێت. لە نێوان تۆمەتگۆڕینەوەکانی بەغدا و هەولێریش دۆش داماون کە مانگانە یەکتری پێ تۆمەتبارەکەن چونکە بۆیان ڕوون نەکراوەتەوە کە کامەیان خەتاباری سەرەکی ئەو دۆخەن. لە هەر بارێکدا بێت ئەمڕۆ کە دواڕۆژی ساڵی 2025 موچەخۆرانی عراق بە گیرفانێکی گەرمەوە پێشوازی لە ساڵی 2026 ئەکەن چونکە تەواوی موچەکانی ئەم ساڵیان وەرگرتووە و لە ئێستاشەوە ئامادەکاری بۆ دابەشکردنی موچەی مانگی یەکی ساڵی نوێ دەکرێت کەچی لە هەرێم بە چاوەڕوانی دوو موچەوە ساڵی 2025 بەڕێ دەکرێت. دەستگای یاسایشی هەرێم ئەڵێت لە ساڵی 2025 داتوانی ویانە 298 ئۆپراسیۆنی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر هەروەها 127 پرۆسەی کێماڵکردنی مۆڵگاکان ئەنجام بدەن. لە ئەنجامیشدا توانی ویانە 716 تیرۆریست دەستگیر بکەن. دەستگای یاسایشی هەرێم ئاماری سەرجەم ڕوودا و کار و چالاکیەکانی ئەم ساڵی بەژمارە بڵاو کردەوە کە ڕووداوەکانی کوشتن و دەست بەسەراگرتن و ڕوبەڕووبوونەوەی تیرۆریشی تێدایە. لیژنەکانی دەستگای ئاسایشی هەرێم لە ماوەی ئەم ساڵدا 52798 سەردان و بەدواداچوونیان ئەنجام داوە و لە ئەنجامیشدا 786 تۆن و 511 کیلۆگرام خواردەمەنی ماوە بەسەرچوو هەروەها لەگەڵ دەرمان و مەوادی کشتتوکاڵی بەسەرچویان دەست بەسەر داگرتووە. هەر بەپێی ئامارەکە بۆ ئەم ساڵتوانی ویانە دەست بەسەر 1037 پارچە چەک و دەمانچەی جۆرا و جۆردا بگرن. لە سەر دۆسیەی دراوی ساختەش بە بڕیاری دادوەر دەستیان گرتووە بەسەر 1,074,950 دۆلار هەروەها 140 ملیۆن و 454 هزار دیناری عراقی و بە پارەی یۆرۆژ دەستیان گرتووە بەسەر 2750 یۆرۆ کە ئەو هەموو جۆرە پارانە لە جۆری دراوی ساختە بوونا. سلێمانی لە ئامادەکاریدا بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ هەرچەندە پێشتر دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلەیمانی ڕایگەیاند بوو کە بەهۆی ئەو لافاوەی ڕوبەڕووی چەند سەماڵ و دەوروبەری بووە وەکو هاوخەمیەک بۆ هاوڵاتیانی بۆ سەری ساڵ هیچ ئاهەنگێکی فەرمی ساز ناکرێت. بەڵام هاوڵاتیان بای خۆیان لە ماڵەکانیان دێنەوە دەرەوە و دەیانەوێت دواترکەکانی ماڵ ئاوایی ساڵی 2025 با چاوی خۆیان ببینن. سەهۆڵەکە یاخود شەقامی سالم یەکێکە لەو شارڕێ زیندوانەی سلێمانی کە لە بۆ نەویادەکاندا هاوڵاتیان ڕووی تێدەکەن و لێیکۆ ئەبنەوە. هاتوچۆی ئەم شارەش بۆ ئەوەی هاوڵاتیان بە هەوەسی خۆیان بەبێ کێشە ئەم شەوە بەسەر ببەن لە هاتوچۆ و پیاسەکردن لە شەقامەکە بە درێژایی 4 کیلۆمەتر ڕێگاکە دادەخات. تەندروستی ئەم شارەش پلانی خۆی هەیە 4 تیمی فریاکەوتنی خێرایی ساز و ئامادە کردووە و لە شوێنە گشتیەکانی شار جێگیری کردوون بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بە هاوڵاتیان ئەگەر پێویستیان بێت کە یەکێک لەو شوێنانەی تیمی بۆ تەرخان کردووە شەقامی سالمە. ئەمڕۆ لە هەولێر ئەو بەشەی شەقامی 100 مەتری کرایەوە کە ماوەیەک بوو داخرابوو کاری نۆژەنکردنەوەیان بۆ ئەکرد. لە ڕۆژانی سەرەتای داخستنی ئەو شەقامە شۆفێران تا ڕاهاتن شەقامی جێگرەوە بەکاربێنن کاتێکی زۆریان لێ بە فێڕۆ ئەچوو ڕێگای چوون و هاتنەوەشیان لێ دوورەکەوتەوە چونکە درێژی شەقامەکە 4 کیلۆمەترە. پەیامنێری 964 لەسەر شەقامەکە دیمەنەکان پیشان ئەدات. ئەو پێشتر لەگەڵ کارزان عەبدولهادی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەولێر قسەی کردبوو زانیاری ئەوەی پێدابوو کە هێشتا نۆژەنکردنەوەی ئەو شەقامە ماوە بەڵام وتی لە دوای سەری ساڵەوە دەست بە نۆژەنکردنەوەی ئەو بەشانەی دیکەی شەقامی 100 مەتری ئەکەن کە پێویستی پێیەتی. لە هەولێر بەکارهێنانی یاری ئاگرین لە هۆڵ و بۆنەکان
قەدەغە کراوە. بەرگری شارستانی هەولێر دیارە پێشتر هۆڵەکانی بۆ نەو ئاهەنگی لە هەولێر ئاگادار کردوتەوە کە بە هیچ شێوەیەک لە بەتایبەتیش لە بۆنەی سەری ساڵدا هەر بۆ نەو ئاهەنگێک یاخود هەر کۆبوونەوەیەک هەبێ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە کە یاریە ئاگرینەکان بەکار بهێنرێت چونکە ئەو ساڵەمان لە بیرەکە لە هۆڵی حەمدانیەت چی ڕوویدا. ئەوان نایانەوێ ئەو جۆرە ڕووداوانە یاخود ڕووداوی هاوشێوە لە هیچ هۆڵێکی هەولێر دووبارە بێتەوە بۆیە هەر هەمووانی ئاگادار کردوتەوە کە بە هیچ شێوەیەک ئەم یاریە ئاگرینانە جە هەر چ جۆرێکی بێت نابێ لەو شەوە بەکار بهێنرێن بە پێچەوانەوە ئەڵێ هەر کەسێک بەکاری بهێنێت ڕوبەڕووی یاسا ئەکرێتەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.